سکچوون و ڕشانەوەیەکێکە لە ئەو نەخۆشیە باوانەی کە عادەتەن مرۆڤەکان لە وەرزی هاوینە بەهۆی هەبوونی گەرمای زۆرەوە تووشی ئەبن بەڵام بەتایبەت لەم تەوەرەیە ئەمانەوێت لەسەر سکچوون و ڕشانەوە لای مناڵان گفتوگۆ بکەین بزانێکی هۆکارەکانی چی و نیشانەکانی و کاتێک منداڵێکمان تووشی ئەو حاڵتە بێ دایک و باوک پەنا بۆ شتێک بەرنەوە چ ڕێگە چارەسەرێک بگرنە بەر بۆ ئەوەی کە منداڵەکەیان بزووترین کات لەو حاڵتە بێتە دەرەوەوانە تەندروستی وە بگەڕێتەوە بۆ من بەستە میوانداری زۆر بەڕێز کاک دکتۆر کۆچەر عومەر پزیشکی پسپۆڕی مناڵانمان کردو ئەم تەوەرە لەگەڵوانەکەی کاکتۆر بە زۆری هۆکاری سکچوون و ڕشانەوە لە منداڵانە بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ بەنای خۆی بەخشتەی میرەوان سڵاو لە جەنابتانەوە لە بینێرە بەڕێزەکان لەگەڵ بەرزبوونی پلەکانی گەرما لە وەرزی هاوینە ئەو پارێزبەندی کە لەسەر خۆراک و ئاوە تا ڕادەیەکی بەرچاو کەمە بێتەوە بۆیە ئەرکی سروش کەمە بێتەوە و ئەرکی مرۆڤ زیادەکە بۆیە لە هەر کاتێکە کە زانیت مناڵەکەت یاخود کەسێکی گەورە لە چوار دەورەکەت ڕێژەی توژبوونیان بە سکچوون ڕشان و زای کرۆ بزانە وەرزی هاوین دەستی پێ کردو کارێکیەکانی دەرەکە بەڵێ بەدڵنەیە مەبەستم لەو پارێزبەندیە چییە؟ ئێمە لە وەرزی زستانە بەگشتی پلەی گەرمی نزمە بۆیە مەسەگەر خواردنێکیش لە شوێنێکدا بندێ ئەم خواردن دوای چەند ڕۆژێک هیچ گرفتێکی نیە وەکو لە سەلاجەیەکی ئاسایی یابێ بەڵام هەمان خۆراک لە هاوی نەداینێت لە چەند کاتژمێرەکە تێکەچێت لە بەرەوەی ئەو بەها خۆراکی کە هەیەی تێگەچێ و ژەهراوی ئەبێ بە دوو شێواز ژەهراوی یان خودی خۆراکەکە خۆی تێگەچێ کوڵتێکی تێگەچێ بێ بە ژەهر یان کۆمەڵێک ئەمیبا و مشەخۆر لەسەر خواردنەکە گەشە ئەەکەن کە لە کاتی خواردنیانە بە چەند ڕۆژێ نیشانەکانی لە مرۆڤەکە دەرەکەی و ئەبێتە هۆی پەتای سکچوون و ڕشانەوە بۆیە لە وەرزی هاوینە عادەتەن نیشانەکان یاخود بڵێن کارتێکەری سکچوون ڕشانەوە زیادەکە بە شێوکی بەرچاو بە حکمی کە وەکو عەرزم کردن زۆر بە ئاسان تێکچوونی سەرچاوەکانی ئاو خواردن ئەبێتە هۆی توشبوونی مرۆڤ بە هەوکردن و ژەهراییبوونی بۆ خۆراکانی کە ڕۆژانە بەکار یاخود ئەو ئاوی بۆ پێویستی ڕۆژانی خۆی بەکارێنێ. کاکتۆر ئەمە لە بینی منداڵ یاخود کەسێکی تەمەن گەورە فەرقی نییە هەردووکیان تا چەندێک معڕەزن بۆی تووشی سکچوون و ڕشانەوە بن لە هاوین؟ بەڵێ هەم خودی توشبوونەکە لە مناڵە زیاترە هەم کاریگەری و مزاعفاتەکانی لە مناڵە زیاترە واتە ئەم نەخۆشیەکە بیکەین بە دە بەشەوە حەوت بەشی کاریگەری لەسەر مناڵ زیاترە و لە گەورە سێ بەشێت چێتەوە بە گەورە بە کۆمەڵێک هۆکار یەکەم کە هۆکارێکی سروشتیە مرۆڤ بەگشتی لە مناڵیە بەرگریان لاوەسترە هۆکارێکی تر لەوانە مناڵ کەمتر ئەتوانێت بەرگری لە خۆی بکاوە کەسێکی گەورە کەمتر ئەتوانێت خۆی پارێزە وەکو کەسێکی گەورە سێ ئەو خۆراکانی کە مناڵ بەکارێنێت هەمە چەشنترن یعنی بۆ نەچێتە مارکێتێکە چێتە دوکانێک حەزی لە شتێکە ئەقلی پێی ناچێت کە ئەم خواردنە خراپە مثلا ڕێنمایی وەرناگرێت لە کەسێکی تر ڕێی لێ ناگرن بەڵام گەورەکە خۆی تێگات کە ئەم خواردنە بەقەک بۆ خواردن ناشێ ئیلا ئەمەگەر کەسێک خۆی تەبیعەتی حەزی لەوە بێ ئەی خوارد توش دوجا تووشە بێ و ئیلا بەعام مناڵ ئەوەیە کە ڕێی لێ ناگیرێت بەرگریان لاوازە و خاڵی سێم جستەی مناڵ چووکترە لە گەورە بۆی عادەتەن بە چەند سکچوونێکی کەم بە چەند ڕشانێکی کەم زوو ڕێژەی ئەو لە شناڵەکە کەمە بێتەوە و کاریگەری ڕاستەخۆ لەسەر گورچیلەی و شگونەوەی گورچیلەکانی و تێکچوونی ئەو خوێ و کانزانی کە لە ناو مناڵەکەدا هەیە بە شێوەیەکی خێرا تێگەچێ و کاریگەری خاتە سەر مناڵەکە و خاڵی چوارەمیش کە بۆ مناڵ گرفتی زیاتر لە گەورە ئەوەیە کە تۆگە لە حاڵتەکان نەخۆش بی گەورە ئیستیعابی خۆی کە فەهمی ئەوەندە هەیە کازانێ ئەگەر ئەم شتە بخوات و چاکە بێ بۆ نمونەیەک لەو چارەسەرانی کە ڕۆژانە بەکارێت گێراوی درێکسۆرلایتە کە تامێکی ناخۆشی هەیە بەڕاستی زۆربەی شوێنەکان هەر شەریکەکان کە دووسێکن هەر ئاوایە بەڵێ بۆیە عادەتەن ئەمەش کە مناڵ نایخواتەوە تەسلیم نابێ بەمە ئەمە ژۆکارێکی ترانی کە مناڵ زیاتر ناڕەحەتە بێ بە سکچوون ڕشان. دکتۆر کۆچەر هەردوو حاڵەتەکە پێکەوەیەت هەکرێ هەر سکچوونێک بە تەنها بێ یاخۆ ڕشانێک بە تەنهایان هەردووکیان لێ پێکەوە ڕوەدەن. ئەگەر ئەو ژەهرەیە خۆ ئەو خواردنی کە مناڵکە خواردوێتی ئەگەر باسی جارێ ژەهرایی بوون بکەین بۆ منە ئەگەر ئەو ڕێژەی کە خواردوێتی کەم بێ تەنها بگاتە گەدە مناڵەکە بە ڕشانەوە چەند ڕشانەوەی هەیە و کەسە ئاساییە بە ڕشانەوەیەک چەند ڕشانەوەیەک ئەو مادە ژەهرە خاتە دەرەوە تەبەن خۆی ڕشانە و سکچوون ڕەتفعلێکی فسیۆلۆجی جیسمە بۆ دەرکردنی ئەو خواردنە ژەهراویە کە لەشی مرۆڤەکەیە بۆیە کە چەند جارێک ڕشێتەوە ئێمە شتی دژە ڕشانەوی نایێنێ لە مقابلی ئەوە چی ئێنێ
گیراوی دێکسترولایتێنێ ئەو مغەزیانەیە کە پێویستە ئەو خواردن ئەو کانزا و خوێنی کە لە دەستی داوە تاویزی کاتەوە هیچی تر هەتا خۆی مادەژارەکە بەتاڵەبێتەوە ئەگەر لەمە زیاتر بوو ئەچێتە قۆناغی دوم قۆناغی دوم چییە بەشێکی ئیسکەیپە بێت دەرەچێت لە گەدا ئەچێتە ناو ڕێخۆڵەکانە کە چۆڕی خۆڵەکانەوە ئەبێتەوەی سکچوون ئەمە شێوازێکە کە هەمانە بەس بە ڕشانەوە دەرێ بڕێ یعنی لەبەری جارەکە ناگاتە ڕێخۆڵەکە هەنێکیان ئەبێ بە سکچوون بەرشانە و پاشان بێ بە سکچوون مەسەن لە کاک دکتۆر دوێنێ شەو مناڵەکەم 5-6 جار ڕشاوەتەوە لە بەیانیشەوە بوو بە سکچوونێک ئیتر سکچوونەکەی 15 جار سکی چووە ئەمە هەمان ئەو قۆناغەیە کە پێشتر تێپەڕێ بەگەدایە ئەمە ژەوی لی بگەڕی دیکسۆرلایتی تێ بەس بەمەجێ و مناڵەکە بریای بێوشک نەبێتەوە کەمە داپی بەردام وردە دە مناڵەکاتە قۆناغێک کە ژەهرەکە بەتاڵە بێتەوە هێتە قۆناغی چاگون ئاتن کۆرسی ئەم نەخۆشیە 2 ڕۆژ 3 ڕۆژە خایەنە و کۆتایی پێ بۆ دایکبووەکە بێت زۆر بە حەکیمانە لەم کاتای مامەڵە بکەن شێوازێکی ترمان هەیە کە تەنها بۆ بەس سکچوون بێ مناڵەکە خواردنێک گەخوات سەردانە پۆشراوە پیس بووە ئەم مشەخۆر هێلکەکانی گەراکانی ئەچێتە ناو ڕێخۆڵی وردەوتە لە گەدا هیچ چارەسەیەکی شێوە دروست نابێت کەپسولێکی پێوێت کە بەرگی تر شەڵۆکی ناومەعیدا ئاگرێ پێی تێپەڕێ ئەچێتەوە بەڕۆچێت ناو دوانزەگرێەوە چێتە ڕێخۆڵە باریکە لێو دەزەکا بە چالاک بوون عادەتەن ئەمە چەند ڕۆژێ بۆ منە 3 ڕۆژ 5 ڕۆژەوە تا چالاکە بێ دوای کردایکە پرسیاڵێ وڵا هەفتی ڕابردوو لە فلانە شوێن ئەو شتەی خواردووە هەستەکەی کە لەو کاتەوە مێژوکەیە کەڕێتەوە بەرە 5 ڕۆژێکە وردە و گەشەی کردەوە بۆ بە سکچوون ئەم سکچوونە بۆ منێکێک لەو مشەخۆرانی کە ئێستا باوە بەڕاستی لە نەخۆشخانە مشەخۆری ئەمیبایە ئەمیبای زەحیری خۆی سکتون بوونەکات غازا دروستەکات پێچی پێ ئەگری خواردنی کەمە بێتەوە دڵی تێکەڵێت ئەمە نیشانی خودی ئەم ئەمیبایە بەڵام وەکو ڕەتفعلێکیش ڕشانەوەشی لەگەڵایە نەک ئەمیباکە بێتە هۆی ڕشانەوە لە گەدایە بەڵکو مزعفاتی ئەمیباکە ڕشانەوەکە دروستەکە خودی ئەمیباکە خۆی نییە مزعفاتەکانی دروستیەکە بەڵام ئەمەیان خودی ژەهرەکە بوو لە بووی لە گەدای ژەهری تایە هەڵاتەوە دەرەوە بووی کە جسم خۆی دوو لێ دوورەخاتەوە بەزەوەی تریان بۆی کاریگەری ماکەکانی ئەمیباکەوە یان مشەخۆرەکە یان بەکتریاکە و ڤایرۆسەکەەوە ئەبێتەوەی چی خۆی سکچوونەکە بەڵام لەگەڵە دڵی پێ تێکەڵێ و کۆندامەکە بڵێن کۆئەندامەکە بە تایبەتی کۆندامی هەرز بەگشتی هەمووی ئەکەوێتە حاڵتێکی تەنگەتایی و ناڕەحەتیەوە بۆی لەم کاتەیە جارجاریش ڕشانەوە بینی بەڵام بە ئەندازی ئەو ڕشانەوە نیە کە لە فوت پۆیزینە یاخود لە ژەهرەی بوو ناڕۆیە زۆر باشکان تۆر نەخۆشی سکچوون ڕشانەوە لە بتاڵە تا چەندێک مەترسیدارە بەوەی دایک و باوک حەزاری خۆی وەرگرەوە ئایا ئەم نەخۆشیەکرێ منداڵە لە منداڵێکی ترەوە وەری بگریان تەنها پەیوەندی بە گەرما خواردنی پیس و ئەو بەڵێ سەرڕای تێکچوونی سەرچاوی خۆراک و ئاو یەکی تر هۆکارەکانی توژبوونی مناڵ بە سکچوون ڕشانەوە فیکۆ ئۆڕەڵە واتە لە دەستی پیسۆ ئەم مناڵە سکچوونی هەیە دارات جوان ناگرێ خۆی پاناکاتەوە نینۆکەکانی نەکردووە ئەم ناڵە لەگەڵ ناڵێکتر نانەخوات لە ڕێی دینۆکەکانیەوە خواردنەکە پیسەکات مناڵەکەی تری چەنێلکێکە خوات ئەم عملیە زۆر زۆر ئاسانە و زۆر بە خێرایش بڵاوێتەوە بۆیە زۆر گرنگە دایک و باوک ئاگداری ئەمە بێ هەرچەندە بەقەت پیسبوونی سەرچاوێکی ئاو ئەمانە هیچ نین لە چاو پیسبوونی سەرچاوێکی ئاو تۆگە سەرچاوێکی ئاو پیس بێت دەیان خێزان لێ خواتەوە بەڵێ بە گەڕک دووگەڕک ئەنج ئەمان خۆیان نەخۆشن ئەچن بە ماڵی پوریان بە هەمان شێوە با نەبێتە هجووم بەسەر پورەکان ماڵی خاڵی باپیری بۆ نمونەیتر لە ڕێ ئەمەوەتی پیسبوونی خوانەکە ئەبێتەوەی توژبوونی کەسانی بەرامبەر لەگەڵ ئەمەیە بە تایبەتی گەورەکان زیاتر چانسی گواستنیان هەیە بۆ مناڵەکان ڕاستە مناڵ بۆ مناڵیشمان هەیە کە بە یەکۆ نانەخۆن مەسەر مناڵەکە چێتە ماڵی نەنکی لێ لەگەڵ ئامۆزاکە دانیشن بێک و ڕەفیقیان هاوتەمەنن ئەڵێ ئێمە بێ قاب بێک و نانەخۆین بۆ نمونە یان شلەکان هاوبەشە کۆمەڵێک هۆکار هەیە کە ئاوە بەڵام یەکی تر لە سەبەبە ڕئیسیەکان لە بڵاوبوونەوەی فیکۆ ئۆڕەڵا کە لە ڕێی دەست و دەمەوە گوازرێتەوە بریتیە لە کابانی ماڵ ئەگە کابانی ماڵ نینۆکەکانی پاکوتەمیز نەبێ خۆی پاک نەکاتەوە پاکوتەمیزی تاوڕانەگرێ لە ڕێی کابانی ماڵە بوو هەموو نەخۆ بەهموو ماڵەکە گوازرێتەوە چکە ئەم سەرچاوی بەرەمێنەری خۆراکەکەی خواردنەکەی ئەم خۆراک ئەگەر خۆی پاک نەکاتەوە نیۆک و بڵین هەموو ڕێنماکانی تەندروستی پاکوتەمیزی خۆی جێبەجێ نەکات هۆکارێکی سەرەکی بۆ بڵاوبوونەوەی بەڵێ بەدڵنیە هەڵبەت ئەگەرە ئەو دایکانی کە خواردن حازرەکەن هەنێ باوکیشمانەیە بێ باوکانی ژاگەردانسە هەنێ باوک خواردن حازرەکەن وانێ کاک تۆ بەدڵنیایی و هەردووکیمانەیە زۆر ڕاستە کاک تۆ ڕەنگە ئێستا دایکێک لە ماڵەوە
ترسی لەوە هەبێ مناڵەکە بێنێ بۆ خستەخانە زۆر نیشانەکانی خورزم بڵێن ترسم بیبم لەوێ توش بێ لەوێ بێن بێ یەک جار ڕشاوەتەوە یاخود یەک جاسکی چوە چۆن جیاوازی بکەین لە نێوان مناڵێک بەڕاستی تووشی گەدەی ژەهراوی بوو بێ ڕێخۆڵەکانی باڵێن ئەو ڤایرۆس و بەکتریا و ژێریان تێدا بوو بێ بەراورد بەوەی ڕەنگەرێک حاڵەتی یاسایی ڕشانەوێکی بەسیط خێرا کتوپڕ ئەوە هەشتیان لای خۆمانە لە شتی کەوتوێتەوە یاخود سکچوونێکی کاتی و کەم و یەکجارێکی ئەمە چۆن جیاکەینەوە ئەبێ بگەڕێن بۆ بێژووی نەخۆشێکە مەسن دایکەکە خۆی ئەزانەڵێ ئەم شۆ مناڵەکەم خەبەرم بۆ تۆ سپیتەکەی شێکرد و بەتانەکەی چە خۆی لابردو ئەم بەیانی ڕشاوەتەوە ئەمە سەرمابوونە ئەمە کەشەنگبوون یاخود تەشەنوجی ماسوولکەکانی سنگ و پشتی مناڵەکەی ئەمە بێتەوە چی کشان کەمە بێتەوە کە کەم بۆ فشار لەسەر گەدە دروستەکە ئەبێتەوە ڕشانەوە ئەمە حاڵەتێکە لەوە چەند جارێک ڕووبات دایکەکە توانێت خۆی بەزەیت ناوشانی مناڵەکەی پشێلێ مسەکینێکی باتێ مەسەن شروبێکی پرۆفینی باتێ تەڵەن دوای شیر یان شروبێکی پاراستامۆڵی باتێ تاوەکو ئەم ماسوولکانەخواان هێواشە بنەوە ئاسایی دۆخەکە گەڕێتەوە دۆخی جاران ئەمە نابێ بە سک چوون یان بۆ نمونە دایکە کاڵێ کاویتۆ دوێنێ چلورەی خوارد مناڵەکەم ئەمڕۆ تای هەیە ئەڕشێتەوە ئەمەش دیارەکە ڕشانەکە کارەکەی چییە؟ قورگێتی کە ئاڵۆکانی ئاوسە گەورە ئەبێتە هۆی ڕشانەوە چکە دڵی تێکەڵێ تایی هەیە لەگەڵی سەری ئێشێت سەر ئەنێتەوە شت ناخوا بۆی ئەمە ئەم ڕشانەوانە ئەگەر زۆر نەبێ بۆ مثلەن هەمانە بووە پێڵم فۆلیکولەر تۆنسڵای تا چەندێک ئاساییە دکتۆر جارێک دوو جار سێ جار بەڵێ بڵێ عەرزم کردی ئەگەر ئەوە نەبێ بۆ ئەگەر مناڵەکە جۆرێک لە کڵۆی هەوکردن دروستەکە لەسەر لەوزەتێنەکانی ئەمان ڕشانیان زیاترە بۆ نەگەر ئاسایی لە دوو جار سێ جارە پێ بوو ئەمان ئەگەنە 10 جار 15 جار ڕشێنەوەپی یان هەر شێ بخوا هەڵێنێتەوە ئەمە دوجار ئەوەشی کە هەیەی لە ناوهێتە دەرێ لەگەڵ خواردنەکە بۆیە ئەمانە قابلی و شبوونیان هەیە هەندێک جار ئەمانە سەر ڕای چارەسەری هەوکردنی لەوزەتێنەکانە پێویستیان بە وەرگرتنی تۆزێک مغەزی هەیە بۆی کە مناڵەکە بتوانێت بێتەوە دۆخی ئاسایی خۆی یانەوەتە مەسەن ڕێنمایە کرێکە شتی شلەمەنی سوک خوات ماستایی بدرێتێ مەسەر ئەو خواردنانی کە پێویستە بە شوەیەکی سادە مناڵەکە وەریگرێت فشار نەخەتە سەرگەدەی بۆی جوڵی گەدە چالاکتر نەبێت لەوەی کە هەیە و توانێت دڵتەکەڵاتی مناڵەکە کەمەکەیتەوە ئەتوانین لەو کاتە عیلاجی ڕشانش بێ مناڵەکە سەلامەترە چکە لەم کاتە ئەوە نییەکو عەرزم کردی مادێکی ژەهرایی ببێتە دەرێ بەڵکو کاریگەریکی دەرەوەی گەدە خۆیەتی کە دروستی کردووە وەی لا گەدە خۆی لە حاڵتا سەلامەتە کاکتۆر تەمەنی منداڵ تا چەندی کاریگەری لەسەر شێوازی چارەسەرکردنی یاخود ڕێگەی چارەسەرکردنی نەخۆشی سوکچۆن و ڕشانەوە هەیە لە مناڵە بۆ ماڵێکی ساوە بە هەمان ڕێگا مناڵێکی 4-5 ساڵ چارەسەرکرا خودەوەی و پزیشک ڕێگەی تایبەتی بەدا بڵێ هەتاوەکو تەمەنی مناڵەکە کەمتر بێ چانسی زوو شگونیان زیاترە هەتا گەورەتش بە بەدڵنیای و کاریگەریان کەمترە بێ نەک ئەوەی کە مناڵی گەورە پارێزراوتر بن نەخێر دووشت هەیە بێت ئێمە وەکو پزیشکان کە ئامۆژگاری دایکان و باوکانەکەین دووشتن ئەبێ دایکواک زۆر ورەیە بن لە مناڵە یەک مناڵ ئەوەی خۆی ئەوێ ئەیکات کەم مناڵ هەیە لە کاتی نەخۆشیە بەگوێی پزیشک و بکە بۆیە بێ دایکواک بەو شوازە مامەڵە بکات یاخود بۆ ڕێگەی چارەسەر بۆ مناڵەکەدانێت کە مناڵەکە پێی خۆشە یعنی بۆ منە چۆن من لە دیداری کە شاباسی ئەم شتم کردووە هەوڵ بین مناڵ بە ساغی فێری مغەزەی بکەین گیراوی دێکستۆرۆلایت کە یەکێکە لە هێڵەکانی چارەسەر لە سەرەتای سکچۆن ڕشانەوە هەوڵ مناڵ فێری ئەمە بکەین بە ساغی بیخوات ترسی لێی پشکێ لە تامەکەی و تامێکی خۆش و گونجا کە مناڵەکەمان لەگەڵی ڕایەت لەم تامە چەند کیسێک بۆ ئەم هاوینە هەڵبگرین لە ماڵەوە ئامادەکەین بۆ حاڵتی خوانە خواستە شتێکی ئاو کتوپڕ کە بتوانین چارەسەرکە ئەمە یەک دوو بەس دکتۆر لەسەر ساغی خۆی مزاعافاتێکی نییە بۆ مناڵ نەخێر گیراوێکی سەلامەتە تۆ توانێت زۆرتر بخورێتەوە بەس بۆ مناڵەکە ئاشنا بێ بوو بەڵێ مسەنی پەرداخی لێ بخواتەوە گە تەمەنی گەورە بوو قۆناغی مەکتەب بوو تەمەنی ساڵ و نی 2 ساڵوانەش ئەتوانێت مەسەن پیاڵێکی لێ بخواتەوە بەس مناڵەکە تامەکەی پێی ئاشنا بێ هەموو ڕۆژێکیش پیاڵە بخواتەوە کێشەمان نییە چۆ ئەسەنەوە پێکاتێ خۆش لە خواردنی ترشا وەرەگرێ بۆیە ئاساییە حتا لە هاوینە ئێمە زۆر جارڵین ئەوانەی کاری ماراسۆنەکەنەوە بابەتەکە لە مناڵ دەرەچێت زۆر جار مثلەن تەوسیع ئەکرێن لە علمی طبی ڕاضەیە پیان ئەڵێن گیراوی دێکستۆرۆلایت بخۆنەوە چکە لە کاتی ڕاکردن و کەشەنگبوونی ماسوولکەکانە پێویستیان بۆیە بووی ماسوولکانی خاو بێتەوە ئەو کانزا و مینەراڵانی کە وەریەگرن بێتەوە لەشیان
و کەمتر هەز بە ماندوی بکەن عادەن پێش ڕاکردن جێ خۆن و دوای ڕاکردنیش خاڵ یەکەم کە عەرزم کردن مناڵ ئەو عادەتی هەیە ڕقی لە چارەسەرە حەزی لەو شتانە نییە خاڵی دووەم مناڵ مەسلحەتی خۆی نازانێ بۆی عادەتەن زووتر تووشی نەخۆشیە بێ بۆ لەم دوو کاتە مناڵ چاسی پاراستنیان کەمترە وەک لە گەورە مەسەڵەن مناڵێکی 10 ساڵ بە ئاسانتر دەتوانێت ڕێنمایەکان جێبەجێکە وەک لە مناڵێکی ساڵ و نیو یعنی ئێمە لە شوێنێک تریش باسم کردووە مناڵێک لە شوێنێک داوت بووی بێ جەنابتار بینرە ناخۆش دانیشت بووین نانمان نەخوارد شوێنێک بوو بۆ فیکراوە بوو دوو پزیشکی ئاوڕۆژمان ژوورمێردن بێکۆ دانیشت بوو مناڵێکیان پێ و مناڵەکان دوای تۆزێ دیار نەما ئەو تۆژە چی مەسەن تۆزە شیرینێنی میوەکەی خۆی سیرەکەم هەر چێکی بینیم مناڵەکە جوانکی لە بوو شتێکیانیا پێ ئەمی شتێکی هەڵا سەر ئەرزەکە چەتاڵەکەی پێوە کردەوەی خستە دەبین یخودایەک باوک با پزیشکیش بێ ناکرێت کۆنتڕۆڵی ناکرێت بەڕاستی ئەمە گرفتە ینی ئەبێ دایک و باوک زۆر وریابێ بە تایبەتی لە وەرزی دڵاوبوونەوەی پەتاکانە ئێستا تۆ لەم کاتا پەتای چون ڕشانەوە هەیە ئەبێ هەموو ئەو ڕێکارانی کە پێویستە بە پارێزی مناڵەکەت بگریتە بەر خۆت کۆنتڕۆلی ئیرادەی مناڵەکەت بکەی لە زۆربەی ئەو شتانی کە مناڵەکە تووشی زیانە بێتی زۆر زۆر ڕاستە کاکتۆر ئێمە کەی پترسین لەوەی کە مناڵەکەمان تووشی نەخۆشی و چکە زۆر جار بەداخەوە هەنێک دایک و باوک یانێ حرمەتەن ئیهمالیەکی زۆر لێتن کاتێک مناڵەکێنە لای بەڕێزت ڕەنگە زۆر زیلاکتر بی بەدەستیەوە خۆشی خودی مناڵەکە زۆر زەحمەت بکێشێ و واردی شەخوا نەخواسە مەسەلەن لە دەست دەرچوو بێ کەواتە لێرە چۆن هەست بکەین کە ئیتر ئەمە مەترسیە نابێ مناڵەکەمان بڵێن خەینا و تۆزێکی تو بەشم ئەمڕۆ شاک بێ بەشم سبێ ئەم بەشکم زۆر جاگرفت دروستەکە من یەکێک لەو مشکلانی کە هەمانە بەداخۆ لە پەتای سکچون ڕۆشانەوە کە دایکان و باوکانی بەڕێز هەندێکیان بە تایبەتی کە پابندن بە ڕێنمای تەندروستی و مناڵەکەی نەخۆشەکەوێت ئەڵێ وەڵای من ئەو هەموم کرد لەگەڵ هەر نەخۆش کەوت وەڵای جارێ نایە بە مخەسخانە تۆ مادەم ئەوە پابندی دەبە بەشۆ پابند بە یعنی ئەو کاتە مناڵەکە مەترسی لەسەر نییە کە پزیشکەکە پێتەڵێ مەترسی لەسەر نییە یان لە 24 ساعتی یەکەمایە مەسەرەن 3 جار 5 جار سکی چوە یان ڕشاوەتەوە ئەمە حاڵەتێکە کەمە و مناڵەکە هێشتا شتە خوارد ئیشتیهایی هەیە ئەتوانێت خواردن و شلەمەنی بخوات ئەمە لەگەڵ دەکسولێتەکە شلەمەنی ئەیتی و متابعاکەی مناڵەکەت میزی باشە مەسەرەن ئەمڕۆ 2-3 جار چۆ بۆ تاالێت میزی کردووە خواردنی باشە وەعی مناڵەکە باشە مەسەر مناڵێکی بە کوڕە شەجوڵی باشە ئەمانە ئەبینیت لیکی هەیە فرمێسکی هەیە مناڵەکە هەستەکەی مناڵەکە لە قۆناغێکە هێشتا وشبوونیکی ئەو توی نییە لە 3-4 ینی هەر ئەوەندێ وشبوونەوەکە ئەتوانێت بە گیراوانە زۆر بە ئاسانی مناڵەکە بێت تۆ تایم و زۆربەی پەتاکان سکچون و ڕشانەکان کۆرسەکەی خۆی لە 2 ڕۆژ زۆر ئەگاتە 5 ڕۆژ بەڵام ڕۆژی یەکەم بۆ دایک و باوکە باقیەکەی بۆ پزیشکە یانێ ئەبێ بیانن لە ڕۆژی دووەمەوە ئەبێ مناڵەکەت پزیشک ببینێت چکە تۆ نازانی بەرەوکی ئەڕوە ڕێژی خوێەکانی گەیشتۆتە کوێ ئیشکردنی گورچیلەی چۆنە چکە تۆ شتێک لە دەستە دەی پێوترێ ئاویش بۆ گورچیلەوەکو هەناسەوای بۆ مرۆڤ لە ئەگەری درەنگ هێنانی بۆ لای بڵێن پزیشک ئەکرێ بڵێن تووشی گرفتی تربێت تووشی وەکو باسە گورچیلەیە توزانە ئەو بەڵێ بە دەرەجەیەک گورچیلێ ئێمە گرفتی سەرەکیمان بۆ کۆلێرا مەترسیدارە لەبەرەوەی دووشت بەترسی لە سەرژانی کەسەکە یەکەم ڕێژەی پۆتاسیۆم دووهەم وشکبوونەی گورچیلە یاخود لە کارکەوتنی گورچیلە دوو جۆر لە کارکەوتنی گورچیلەمانێ تاوان بەشێکی ئەو مناڵانە کێنە نەخۆشخانە گورچیلیان لە کارەکەوێت کەمە بێتەوە بەڵام دوای چارەسەبەرگرتن چەند ساعتێک ڕۆژێک زۆر 2 ڕۆژ مەسەرەن هێتەوە تایم گورچیلەکەوێتەوەیش ئەمە وشکبوونەوەی کتوپڕە و چارەسەبەرگە بەڵام کە گەیشتە قۆناغی دوم ئێمە لەم قۆناغات ئێمە دوو فەحسمانەیە کە بۆ دیاریکردنی لە کارکەوتنی گورچیلە بەکارین سسبوونی گورچیلە باوا بڵێ یەکەمیان یوریایە لە قۆناغی یەکەمە کە زۆربەی سکچوونەکان تووشیانە بێ بەداخەوە ئەوانەی کە تاخیرە من تەڵەن بەرزبوونی ڕێژەی یوریایە کەمە بەرز بووە هەستەکەی مناڵەکە وشک بۆتەوە بۆ چارەسەبەرەکەی وردە و یوریاکەی تۆ تایم بەس کە گەیشتە مەرحەلەی کریاتینین واتە تێکشکان و شکاندنی خانە ئەساسیەکانی گورچیلە کەمان قورسترە بەڕاستی ئەمە چەند تاوەکو گورچیلە برینار نەبێ کریاتین بەرز نابێت کە برینارە بێ ینی چی ئێمە یەکەی فەرمانی لە گورچیلە نیفرۆنمان هەیە ئەوەی کە ئیشەکە دەنا گورچیلە نیفرۆنە پاڵاوتنی کانزا و ئەلکترۆلایتەکان هەموو شتەکان کە گورچیلە ئیشی پاڵاوت نەکات لە ڕێی ئەو ئەندامانەوەتی کە پێوتە نیفرۆن
نیفرۆنەکان تێگەشکێن کە کریاتین بەرزە بێتەوە کە ئەمە بەرز بۆ ئێتر ئەمە زەنگی سوورە ئەبێ هێڵی سوورە ئەبێ دایک و باوکە تەسلیم بە هەموو شتێک بێت ئەبێ هەموو شتێک بخاتە بەدەستی تۆرەکە بووی کە بتوانن هەوڵ بن ئەم بەشەی کە گورچیلەکە سست بووە یاخود تێک شکاوە تەبەن ناگەڕێتەوە تازە بەڵام بەم چەند خانەی ڕزگاری بێ کە تێک شکاوە ڕێگری لێ بکەین بەڵێ بەڵامە لە دااتوە چانسیە مناڵە بێ بە زەختی تووشی بەرزبوونی فشاری خوێن بێ تووشی گرفتی تر بێت لە تەگوچیلەی بە تایبەتی فشاری خوێن یانیمانە زۆربیان لە تەمەنێکی کەمی گەنجێت یا تووشی فشاری خوێنە من بۆهۆی تەحمل نەکردنی یاخود تێکشکانی ئەو خانانە و توانستی پاڵاوتنیان کەمە بێتەوە کاکتۆرگەل ئێوەکو پزیشک لە ڕێگەی ئەو فەحسانی کە یەکەن ئەزان دایک و باوک هیچ ڕێگەی نیشانەیەکە بزانم ماڵەکەی گەشتۆتە ئەم قۆناغە مەترسیدارە نابێ بگاتەوە قۆناغان ئەبێ پێ زۆر پێشە قۆناغە دایک و باوک بێت کارەساتەکە گەیشتەوە ینی بەداخەوە مەگەر یەکێک ینی بۆ نمونە بەداخەوەی لە مەشتا یەکێک من بیرمە لە قۆناغی خوێنی دکتۆرای بووم لە خەستخانە خەفەر بووم کچێکی بچکۆلایان هێنا تەمەنی 9 مانگ بوو لە کۆتایەکانی بوو گیانی ئەدا یعنی تروا وشک بۆ هیچ چیکی نەما بوو الحەمدلله دوای 4 سەعاتێک لە هەوڵێکی بێهوچان الحەمدلله هاتەوە تایم بەڵام کە لە دایکیمان پرسیمان بوو ئاوات لێکرد و خەڵکی لادەیەک بوو نزیکی سەیتەرەکەی تاسووجە وتم بۆچی ئاوات لێ کردو لە مناڵەکەت بۆ تازانوتی وڵات و تۆرکیان باوکی وتی 4 کچی کەمانێ لێ گەڕەمان بژمری احتیادیە یعنی ئێستش کە باسی سونڕشانەکە و مەشەدەم بێ ناچێتەوە هەندێک جار ئەم حاڵەتێ وەلو ئەمە زۆر دەگمەنە بەڵام ئەمە پێویستە ئەو باوکە تەمێ بکرێت چونکە کارەساتە تۆ لە مناڵک بگەڕی بمرێ لەبەری 4 کچی ترەتێ ڕاحێکە ئەمانەتێکە لە لایتەوە بەڵێ بەدڵنێ کوڕەوە ئەوە قەتڵە مەبەستم لە چییە بۆ ئەم مەوزوع ئەم باس کرد دایک و باوکە جەناب دەڵێ کە گەیشتەوە مەرحەلەی بیهێنێ مەگەر یەکێک ئاوا بێ بیهێنێت بخاتەوە مەرحەلەی دایک و باوک تەسەوڕ ناکەم تۆ چاوەڕێ بکە بۆی هەر دایکێک تەوەن هەموو حاڵتێکی سروشتی خۆمان کە هەمانە وەکو سکچوون لە پێناسەکەی وڵین هەر کاتێک 3 جار و زیاتر پیسایەکی زۆر شل یاخود ئاو بوو ئەمە سکچوونە دایکەکە بێ ب 4 ساعت هەوڵبا لەگە مناڵەکە گیراوی دێکسولاایەتی باتێ شلەمەنی باتێ ئەو خواردنە سوکانی باتێ کە مناڵەکەی خوارد هەوڵ بات لەگەڵ ئەمانەیە و متابعی مناڵەکە بکات بەچی بە میسکردن بە چالاکی مناڵەکە بە لیکی دەمی مناڵەکە بزانە ناودەمی تەڕیانە ئەگەر بەم نیشانانە زانی مناڵەکەی هەمووی کۆنتترۆڵە و وەزع باشە سکچوونەکەش هەرو خۆیەتی مەسەن لە ڕۆژی دۆمە یا هەستی کرۆ کەم درەبێتەوە ڕشانەوەی باشترە شتە خوارد ئەمە یعنی بەرە قۆناقی چاکبوونەوەڕێن و کۆرسەکە تێپەڕێنە ئەتوانێت هەر لەژێر متابعە بمێنێتەوە ئەگەرش خۆی قەلق بۆ توانێت لە ڕۆژی دۆم سەردانی پزیشکیش بکات بۆ منە نەخۆشانە پێڵێ مەسەن ئەمە چارەسەرەکان و لەگەڵ ئەمە متابع بکە ڕێژەکە زیای کرد وەرە بۆ نەخۆشخانە هیلاک مە بە دایک و باوکی بەڕێز ئەبێ هیلاک نەبیت هەتا وەکو مناڵەکەت بتوانیت لە ژیانە بیپارێزی ئەمڕۆ من نەخۆشە پێم وتووە مەسەن دایکەکیان مناڵەکەی تۆ ئەمڕۆ شک نەبوو تو جارێ باشە ئەمانی بەرێت تا ئێوەرم تابعکە زین وەزعی ناڕەحەتر بووەرەوە ئێلە دوکتۆرجیای بۆتە داخلی نەکەم ئەخر پێویست ناکە تۆ 12 ساعت لە ژای مناڵەکەت لە نەخۆشخانە بەڕێکەی ئەماڵەکە دەخێتە ناو مەترسی درەوە خۆ نەخۆشخانە سکچوون ڕشانێتیان نییە ئەنوان نەخۆشی ترمانەیە خۆی ساغنای هەیە بۆ نەخۆشانە ساغنای بۆ نەخۆشخانە ئەوی لێتیانەوە عشکان نەخۆشیە بۆ مناڵەکە تووشی گرفتی ترەکەی ئێمە بۆ نمونەیەک لەو شتانێک کە مەشهورە لە خەستانە لە کتێبە پزیشکەکانی مناڵانە باسەکرێ پێڵەن هۆسپیتال ئەکوار نیمۆنیە هاوکردنی سیەکان بۆی داخەڵبوون نەخۆشخانەوە خۆی بۆ ڕیش چۆسمێڵشی ناوتەبانی بۆ سکچون تووشی سیەکانی جەبلتی هاو یعنی ئەمانە واردن لە نەخۆشخانە ئێستا نەخۆشخانەکەمان پڕە لە نەخۆشی سەحایە هاوکردنی پەرەکانی مێشک لە هەزار ئەم کارەساتە بەردەوامە ئێتۆ ڕاستە خۆ ئەمە نەگەوی دایک و باوک پرسێنە مناڵەکەی نهێنێت تاوکو ئاخر دەرسێت نە مناڵەکە دێن تێ ئیسیشاری نەخۆشە پزیشکی بینێت چارەسەر داتێ داخلیش و خۆلە و ڕەدهەیە داخل نابێتەوەوانی لێ دکتۆر گەورەترین کێشە ئێمە بۆ هەموو برانجە پزیشکەکانەوەیە نەخۆش خۆشی دکتۆرە خۆی بڕیارە یا خۆی قرارەیە لە باتی پزیشکەکان پێشەکە دکتۆر بۆ ئەوە نەکەم واتە بەس ئێوێت ئۆکەی بیتێ خۆی بڕیاری ئەمە زۆر گرفت بەڵێ بەداخۆ ینی دایک و باوکێت زۆر ڕۆشن بیریشە هێدا لە دوکتۆری وڵاتم سۆنەری بۆ مناڵەکەم بکەم ئێخرەوە دو چارەسەر ئەوە دوجا بڕیاری دکتۆرە نەک تۆ بۆچی تۆ بڵێ مناڵەکان نیشانەکەم پێ بڵێ بڵێ ئەمە ئەوەیەتی ئەو کاتم بڕیارە دەم بەپی گونجانی نیشانەکان چ شتێک بۆ مناڵە گونجێت چ شتێ زەڕوری لەم کاتیا بکەین جاروێ فعلا سۆنەرکی خۆتە بەس هەندێک جار بەداخۆڵم ینی دایک و باوکە خۆیان لە دکتۆرەکە کات ئەوی زەڕوریشە بۆی ناکە هەنێ دکتۆریشە کۆڕەگرتی خۆی ئینسانە ڕاست ئەڵێ بۆی ناکەم تو خۆت جای ماڵەکە دەخێتە مەترسێ بەخات هەرچەندە دکتۆر نابێ وابێ
چۆ دکتۆر سوێنی خواردووە دایک و باوکە مەسلحەتی خۆی نازانێ مناڵەکەشی بۆیە بە دایک و باوک لەمە وعیتر بێ ئەمە ئەو تێبینێ بکە ویستم باس بکەم لەگەڵ ئەمە هەر کاتی دایک و باوک هەستی کرد تەنها بۆ سوکچون ڕشانۆنە بۆ نەخۆشیێکی تر مناڵەکەی لە 48 سەعات تێپەڕی چارەسەرەکانی ماڵەوە سوودی نەبوو ئەبێ مناڵەکەی بێنتە نەخۆشخانە ئەبێ پیشانی پزیشکی بات جاری وا هەیە نیشانەیەکی سەرەتاییە کۆمەڵک نەخۆشیمان هەیە یەک نیشانیان هەیە لە سەرەتا مەسەن پەتایەکە لوتەڕیەکە کۆکە تایکی کەمی هەیە بەڵام دوای 2 ڕۆژ کارەسات ئەقەومە نیشانەی خوڕتر دەرەکەوێت نەخۆشی تازە سەرهەڵدا بۆیە پێویستە لەم قۆناغەیە لە 2 ڕۆژ تێپەڕی دایک باوکە مناڵەکەی پیشانی پزیشکات بۆی کە مناڵەکەی سەلامت کاکتۆر زۆر سپاس دەکەین خوا بەخێر بێت دەستەکان بۆ ئومێدەی کە تەندروستی مناڵانی هەمومان پارێزراو بێت ئامین ئینشاءالله مامۆستا نەزانم کۆتایی بەرنامەیە و کۆتایی بەرنامە من شتێک لە دڵمایە با بیڵێم باش بوو لە جێگەی دکتۆر کۆچەر نەبووم بەخوا گەرمەی عیلاجەکەم دەست هەڵەگر ئەچوم بۆ باوکی ئەو کچە خۆش بێ پۆلیسیشم لەگەڵ خۆمە بێت لە دڵم دەرنەچوو دەست خۆش بە دکتۆر ئیشتان خۆش دەڵێ دایەتوانیش باش لەشتان سافێ